لە مانگی قورئاندا لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لە خزمەت قورئاندا لە سوورەتی لوقمان ئاەتی 11 وەردەگرین. با بچینە خزمەت ئاەتەکە کەلامی خۆی پەروەردگار بخوێنینەوە کە دەفەرمێ خلق السماوات بغير عمد ترونها وألقى في الأرض رواسي أن تميد بكم وبث فيها من كل دابة وأنزلنا من السماء ماء فأنبتنا فيها من كل زوج كريم هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه بل الظالمون في ضلال مبين. پروردگار من سبحانه وتعالى دفرمي الله سبحانه وتعالى أو پروردگاره أو خالقه كخلق السماوات بغير عمد ترونها. سرنج من بۆ چەند شتێک ڕادەکێشێ. یەکەمیان ئەفەرمێ ورد ببنەوە تێڕامێنن. بابەت ئێمە جارەمان بریتیە لە وردبوونەوە و تێڕامان لە دروستکراوەکانی خوای پەروەردگار. ئەوە یادی خۆم و بەڕێستان دەخەمەوە کە لە قورئانە کاتێککە ئەم ئاەتەمان خوێندەوە یان ئەم جۆرە ئاەتانەمان خوێندەوە خوای پەروەردگار یادمان دەخاتەوە. خۆ ئێمە شتەکان دەبینین، خۆ ڕۆژانە لەبەر چاومانن، بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە لەگەڵیان تێکەڵاو بووین یان سەرقاڵ بوون بە ژیانی دنیامان یان سەرنجدانمان بۆ کۆمەڵێک شتی دروستکراو خەریکە لە بیرمان دەباتەوە ئەم دروستکراوە جوانانەی خوای پەروەردگار کە زۆر جار خەیاڵمان لێ نەکردوێتەوە. ئەم قورئانە بۆیە کە بەردەوام دەبێ بیخوێنینەوە لەسەریشی بوەستین بیکەین بە دەرسی ڕۆژانە و ژیانمان. هەموو جار خوای پەروەردگار یادمان دەخاتەوە. دەفەرمێ سەیری ئاەتی ژمارە 11 سوورەتی لوقمان بکەن. خوای پەروەردگار کۆمەڵێ دروستکراوی خۆیمان دەخاتەوە یاد. یەکەمیان خلق السماوات بغير عمد ترونها. دەفەرمێ پەروەردگار الله سبحانه وتعالى کە خالقی ئێوە و هەموو گەردون و دیار و نادیارە ئەو زاتەیە کە ئاسمانەکان نافەرمێ خلق السما، خلق السماوات هەموو ئاسمانەکان هەموو ئاسمانەکانی دروست کردووە بغەیری عەمەدین بەبێ ئەوەی کۆڵەکەیەکیان لەژێردا بێ. تەنها لە ئاسمانی یەکەمدا کە حەوت ئاسمان هەیە بە نەسی قورئان و کەلامی خوای خالق سبحانه وتعالى، بەس لە ئاسمانی یەکەمدا ئێمە خۆرمان هەیە، ڕۆژمان هەیە کە هەموو سەر بەرزکەوە ڕۆژ دەبینی، پاشان لە شەوا سەر بەرزکەوە مانگ دەبینی. ئەو هەموو ئەستێرەیە کە ناژمێردرێن ئەمانە هەمووی زۆریان هەیە لە زەوی بچووکترە، هەندێکیان هەیە بەقەدەر زەویە، ئەستێرەیان هەیە زۆر لە زەوی گەورەترە، ئەستێرەی تێدایە کە بە هەزاران جار هێندەی زەوی ئێمە گەورەترە. تەماشاکە هەمووی لە بۆشاییدا، ئەمە بەس لە ئاسمانی یەکەم، هەمووی لە بۆشاییدایە، هیچی کۆڵەکەیەکی لە ژێرانیە. ئەوەش کە لەسەر مانگەوە لە ئەستێرەیەکی ترەوە سەیری ئێمەکە ئەم زەویە کە نیمچە گۆییە و نیمچە خڕا تەماشا دەکەی ئەویش ئەوە لە بۆشایی ئاسمانە وەستاوە، لەناو ئەم هەوایەدا وەستاوە بغەیری عەمەدین تەڕەونەها. چاول لە هیچ کۆڵەکەیەک لە هیچ دینگە و پایەیەک نییە. ئەمە چی ڕایگرتووە؟ ئەمە هێزی کێشندەیەک کە ڕێک لە شوێنی خۆیدا بە قیاسی خۆی بە ئەندازەی پێویستی خۆی. ئێستا هێزی کێشندەی زەوی لەوەی ئێستا کە بە دەوریەوەیەتی زیاتر بووە یان کەمتر بووایە ژیان لەسەر زەویدا نەدەبوو. بۆیە ئەمە نایبینین، بەڵام ئەمە خوا هەمووی دروست کردووە، هەمووی لە خولگەی خۆیدا لە شوێنی دیاریکراوی خۆیدا هەتا کۆتایی هاتنی دنیا و بەرپابوونی قیامەت هەمووی وەکو خۆی دەسوڕێتەوە لە شوێنی خۆیدایەتی. بیر بکەوە ئەمە دەکرێت لە خۆیەوە بوو بێ؟ دەکرێت ئەم هەسارە گەورە لەم بۆشایی ئاسمانەدا ئاوا بەبێ کۆڵەکەیەک بەبێ دینگەیەک ڕاوەستا بێ؟ سەقفی خانووەکە دیوارەکانی لەژێر لابەی دەکەوێتە سەر زەوی و دەڕوخێ، دوو لا سێ لایلابەی بەلایەکیان ڕاناوەستێ. بەڵام ئەستێرەکەی تۆ هەسارەکەی تۆ کە زەویە ئەو مانگ و خۆر و ئەستێرانەی کە دەیانبینی تەماشاکە هیچی عەمودێک کۆڵەکەیەک ڕاگرێکی نییە، وەستاویشە لەو بۆشای ئاسمانەدا. ئەمە چیت پێ دەڵێ؟ ئەمە پێت دەڵێ ئاگادار بە، یاد بکەوە، بێ ئاگا مەبە لە خوای پەروەردگار، بڵێ سوبحان الله. هەر جارێکەوە
سەیری ئەو ئاسمانت کرد، سەیری زەوی خۆتت کرد، بڵێ سوبحان الله، پاکو بێگەردی بۆ الله سبحانه وتعالى، دەسەڵات هەر بۆ تۆ یا الله. إن الله على كل شيء قدير، خوا توانای هەیە بەسەر هەموو شتێکە.